شەڕی غەزە بەردەوامە وەک زۆرێک لە بابەتە هەستیارەکانی تر وڵاتانی جیهانی دابەش کردووە. دابەشبوونەکە بە ئاشکراییش لە ناو هەردوو جیهانی عەرەبی و ئیسلامیشدا دیارە. سەرۆکی ئەمریکا سەردانی ئیسرائیلی کرد و لەوێش بە ئاشکرایی بە هەموو جیهانی ڕاگەیان ئیسرائیلیەکان هەموو مافێکیان هەیە تا بەرگری لە خۆیان بکەن بۆ پاراستنی ئاسایشی وڵاتەکەیان. لەگەڵ پشتیوانیەکانیشدا سەرۆکی ئەمریکا ئاگاهیشی داوە بەوەی پێویستە هەموو هەنگاوەکان بە پێی یاسا و ڕێساکانی شەڕ بن. ئەمریکا داواش دەکا ئیسرائیل ڕێگە بدا تا یارمەتی و کۆمەکە مرۆییەکان بگەنە دانیشتوانی غەزە. واشنتن ئاماژەش بەوە دەکا ڕێکخراوی حەماس نوێنەری گەلی فەلەستین نییە. یەکێتی ئەوروپا شاوشێوەی ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیل دەکات و هەموو هەوڵەکانی خۆشی خستۆتە گەڕ بۆ دڵنیابوون لەوەی بە خێرایی یارمەتیەکان بگەێنرێنە دانیشتوان لە کەرتی غەزە. ئەوروپاییەکان نکوڵی ناکەن لەوەی لێکەوتەکانی ئەم شەڕە و پەرەسەندنی ئەم شەڕەش ژمارەیە لێکەوتەی خراپی دەبێ بەسەر ڕەوشی ئەوروپاوە. لە ناوچەکەش تورکیا دەخوازێ ڕۆڵێکی هاوسەنگانە ببینێ لە ڕوانگەی ئەو داوایانەی دەیانخاتە ڕوو لە پەیوەندی بەم شەڕەوە. زۆرێک لە سەرکردە سیاسیەکانی حەماس لە تورکیان و دەسەڵاتدارانیش لە ئەنکەرە پشتیوانی سیاسی و داراییشیان دەکەن. گەورە کاربەدەستانی تورکیا داوا دەکەن لەم شەڕەدا پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ بپارێزرێ. هەرچی کۆماری ئیسلامی ئێرانیشە پێشتریش هەموو پشتیوانیەکی بۆ حەماس ڕاگەیاندووە. ئێستاش دەڵێ هیچ دەستێکی نییە لەم شەڕەدا و ئەوەی ڕوودەدا بەشێکە لە خەباتی گەلی فەلەستین بۆ ڕزگاری. ئێران دەڵێ دەستی نییە لەو شەڕەدا، بەڵام بە ناوی جیهانی ئیسلامیەوە هەڕەشەی تۆڵەسەندنەوەیەکی گەورە دەکات لە ئیسرائیل ئەگەر بێت و شەڕ زیاتر درێژە بکێشێ. نەیار و دۆستەکانی حەماس پێدەچێ هاوڕابن لەسەر ئەگەری پەرەسەندن و بەرفراوانبوونی پانتایی شەڕ، هەرچەندە هەوڵی زۆریش لە ئارادان تا ڕێگە لەوە بگیرێت کڵپەی ئەو شەڕی حەماس و ئیسرائیل ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکاتە وێرانە. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتن. هەر لە دەستپێکی شەڕی حەماس ئیسرائیلەوە ئەمریکا پشتیوانی خۆی بۆ دەوڵەتی جوور ڕاگەیاندووە و تەواوی ئەو میکانیزمانەیشی بەکارهێناوە تا بە زووترین کات یارمەتی و کۆمەکەکان بگەنە دەوڵەتی ئیسرائیل. تاو کاتێ ئەمریکا هەبێت کە بۆ هەتایە دەبین هەرگیز ناهێڵین تەنیا بن. لە هەمووشی گرنگتر دەزانم هێرشە تێرۆرکاریەکەی ئەم دوایە کرایە سەرگەلی ئەم وڵاتە برینێکی قوڵی جێهێشتووە. زیاتر لە 1300 خەڵکی بێتاوانی ئیسرائیلی کوژراون بەدەستی ڕێکخراوە تێرۆریستەکەی حەماس و بەلانیکەم 31 هاوڵاتی ئەمریکایی لە نێو کوژراوەکاندان. حەماس بەدەیان ئەمە ئەگەر بە سەدان کەسی تر نەبن لە ئیسرائیلی و هاوڵاتیانی وڵاتەی تریش بە بارمتە گرتوونی. سەرۆکی ئەمریکا ئەو ڕەفتارانەی حەماس بە ڕەفتارەکانی ڕێکخراوە تێرۆریستیەکەی داعش دەچوێنێت. دەیان کەسی بێتاوان بە بارمتە گیراون لە منداڵی ساواوە تا دەگاتە باپیرە بە تەمەنەکان لە ئیسرائیلی و ئەمریکاییەکانیش. منداڵ سەر بڕدراوە، منداڵی ساواش سەر بڕدراون. خێزان هەن هەر هەمویان کۆمەڵکوش کراون، دەستڕێژیان کراوەتە سەر، خەڵک بە زیندوی سووتێنراون. حەماس تڕندایەتی کردووە. ئەمانە وێرانکاریەکانی داعشم بیر دەخەنەوە کاتێک بەدکاریەکانی خۆی دەسەپان بەسەر جیهاندا. ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی ئەو هێرشانەی حەماس دەیان کاتە سەر ئیسرائیل هیچ بیانیەکەڵ ناگرن و وەک درێژەدانیش بە هەوڵەکان بۆ لە ناوبردنی گەلی جوو ناودێری دەکات و دەشڵێت ئەوەی ڕووی داوە دووبارە بوونەوەی مێژووە. هیچ بیانوویەک و پاساوێکی شەڵ ناگرێت. ئەو دڕندایەتیەی بینیمان لە هەر شوێنێکی تری ئەم جیهانەدا بووایە ئێجگار قوڵ دەبوو، بەڵام لێرە لە ئیسرائیل قوڵترە. ڕۆژی 7 مانگی دەی خوێناویترین ڕۆژی گەلی جووە لە پاش هۆلۆکۆستەوە. ئەوەی ڕوویدا بیرەوەریە بە ژانەکانی هەزاران ساڵ دژاتیکردنی جوو کۆمەڵکوژی گەلی جووی بەبیر هێناینەوە. لە دوای ئەو هێرشە خوێناوی ڕۆژی 7 مانگی دە حەماس کردیە سەر ئیسرائیل
تەلەڤیڤ هێرشی ئاسمانی دەست پێ کرد بۆ سەر بنکە و بارەگاکانی حەماس لە کەرتی غەزە و لە ئەکامی ئەو هێرشانەش زیانێکی زۆری گیانی هەیە و کوژرا و برینداریش لە ناو خەڵکی سڤیلیشدا هەن لە کەرتی غەزە. ئێوە دەوڵەتی جوون و دەوڵەتێکی دیموکراتین. ئێوە وەک ئەمریکا بە یاسا و ڕێسای تێرۆریستان ناژین. ئێوە سەروەری یاساتان هەیە. کاتێکی شەڕ دروست دەبێت یاسای شەرتان هەیە. ئەوەی ئێمە لە تێرۆریستان جیا دەکاتەوە ئەوەیە ئێمە بڕوامان بە شکۆمەندی ژیانی مرۆڤ هەیە جا ئیسرائیلێ بێت یان فەلەستینی یان عەرەب و جوو و موسڵمان و کریستیان و هەر کەسێک بێت. ناشبێت هەرگیز دەستبەرداری ئەو پرەنسیبە ببین چونکە هەر کە دەستبەرداری بووین ئەوە تێرۆریستان سەردەکەون جا هەرگیز نابێت ڕێگەی سەرکەوتنیان پێ بدرێت. هەر لە سەرەتای ئەم شەڕەوە زۆرێک باز لە ئەگەرەکانی پەرەسەندنی ئەم شەڕە کراوە بە تایبەتیش لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەر زوو دەگوترا کۆماری ئیسلامی ئێران ئەگەر ڕاستە و خۆش دەستی نەبوو بێت لە هێرشەکەی حەماسدا ئەوە هیچ گومانێکی تیادا نییە بە ناڕاستە و خۆ هەر هیچ نەبێ هەندەر بووە. دەشێت مەترسی ئەم خەیرانە و ئاژاوە جێڕیەکان پەل بە هاوێن بۆ ناوچەکانی تری جیهان وەک ناوچەکانی ئۆقیانوسی ئارامی هند و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە تایبەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێران لە رووسیا و لە حەماس و ڕێکخراوە تێرۆریستەکانی تری ناوچەکە پشتیوانی دەکات. دەنگەکان زۆرن و داوا دەکەن گوێ لە زمانی ژیری وەربگیرێ لەم قەیرانە خوێناویەدا کە هێشتا لە ئاسۆدا هیچ تروسکاییەک نابینرێ بۆ ئاگربەست و ڕێککەوتنیکی یەکلاکەرەوەی ئاشتی نەک ئەوەی دەرفەت بدرێ بە دەهۆڵەکانی پۆپۆلیستەکان وەک دەگوترێ چونکە قوربانیە هەرە سەرچێکەکەی هەردوو بەرەی شەڕ خەڵکی سڤیلی بێتاوانن نەک ئەوانەی لە دوورەوە بۆ مەبەستی تایبەت بەرژەوەندی تایبەت وە کارنامەی تایبەت ئاوری شەڕەکان خۆش دەکەن. دکتۆر سولەیمان ئۆزەڕن پسپۆڕە لە بواری توندوتیژی سیاسی و تێرۆریزم و هەروەها خاوەنی دەیان لێکۆڵینەوەی بابەتیانە و زانستیانەشە لەسەر چارەسەرکردنی قەیرانەکان لە وڵاتانی جیهاندا. دکتۆر ئۆزەڕن وەک هاوکارێکیش کاری کردووە لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆ، وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کۆنگرێسی ئەمریکا و هەروەهاش لەگەڵ بەشی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمی جیهانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان. دکتۆر سلێمان سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. با یەکەم پرسیارم سەبارەت بە ئەگەر و نەگەری کۆتایی هاتنی ئەم شەڕە بێ پێت وایە زیاتر لەمە درێژە بخایەنێت یاخو شتێک هەیە لە ئارادا کە بڵین شەڕەکە ڕادەگرێ؟ پێم وایە چاوەڕوانیەکی بچووک یان با بڵێم چاوەڕوانیەکی سوودار هەیە کە ئەم شەڕە شەڕێکی کوردخایەن بێت. چونکە کاتی حەماسە و هێرشە تیرۆریستەی کرد و سەدان کەسی کۆمەڵکوش کرد بێجگە لەو واقعوەرمانەی هێنایە ئاراوە کادانەوەکانی سەرسوڵهێنەرن نەک هەر لە ناو ئیسرائیلەکاندا باڵکو لە جیهانیدا. پێم وایە کاردانەوەی بەلای حکوومەتەکەی نەتانیاهۆ وە خستنەڕووی ئامانجێکی درێژخایەن بوو کە استراتیژێتێکی ڕوونی تێدا نەبوو. مەبەستم لەوەیە لەوانەیە ئامانجێک یان زیاتری هەبوو بێت بەڵام بەبێ ئەوەی استراتیژێکی ڕوونی هەبێت لەسەر ئەوەی ئەم شەڕە چەندێ ئەخایەنێ. جا ئەمانە دەشێت بکرێنە ئاماژەیە کە ئەم شەڕە مەرجنێ لە 2 هەفتە یان 2 مانگدا کۆتای پێبێت. ئەمریکا ئەتوانێت چی بکات؟ ئێمە ئاگادار بوون کاتێک کە سەرۆکی ئەمریکا سەردانی ئیسرائیلی کرد ینی وها لێک دەدرێتەوە کە هەوڵێگەدا بۆ ئەوەی شەڕ کۆتایی پێبێ. ئەمریکا چ کارتێکی فشاری بەدەستەوەی بە تایبەتی بۆ سەر ئیسرائیل کە هەر هیچ نەبێ ئەو هێرشە ئاسمانیانەیەیکە کەمی بکاتەوە. ئەو پشتیوانیە بەرایەی سەرۆک بایدن لە سەرەتادا کردی ئەمیش بوو ئاماژەیە کە ئەمریکا هەمیشە پشتیوانی لە ئیسرائیل دەکات. پێم وایە ئەمریکا تەنها وڵاتێکە ئەو باڵادەستی هەبێت بۆ فشارخستە سەر ئیسرائیل لەم چەند ڕۆژ و هەفتانەی داهاتوودا. بەڵێ ئەمریکا لەم چەند هەفتەی ڕابردوودا پشتیوانی ئیسرائیلی کردووە لە ڕووی لەشکری و هەواڵگیر و تەنانەت داراییشەوە. ئەمریکا دەتوانێت ئەو پشتیوانیانە بکاتە کاتی فشار بەسەر حکوومەتەکەی نەتانیاهۆ بە مەبەستی دڵنیابوون لەوەی هەر کار و بڕیارێکی لەشکری و حکوومەتی ئیسرائیلیش چاودێری دەکرێن بە تایبەتیش پاشەوەی بینیمان لە ئاکامی ئەو هێرشانی ئیسرائیل دوای پەلامارەکەی حەماس چی ڕوویاندا. بۆیەوە هاش دەڵێم چونکە ئەمریکا پشتیوانکاری سەرەکی ئیسرائیلە هەر بۆیەشە دەکرێت بشبێتەوە سەر چاوی فشار بۆ سەر دەوڵەتی جوو. باشە دکتۆر سلێمان باوا دای بنین کە ئەمریکا فشار دەخاتە سەر حکوومەتی ئیسرائیل.
بەڵام لە هەمان کاتە پێویست بەوەش هەیە کە متمانەیەکە بێ نەکەر حەماس جیهادی ئیسلامی بۆ نمونە یا ڕێکخراوەکانی تری بەناوی دۆسەی فەلەستینەوە کار دەکەن چۆن نەتوانن متمانەیەکی وا بدەن کە جارێکی کە ئەوەی ڕۆژی حوتی مانگی ڕوویدا لە ئیسرائیلدا جارێککە ڕوونەداتەوە. ئەم پرسیارە ڕنگدانەوەی کێشە و دوودڵیەکان و ناجێگیریە سەرچیەکەی تەواوی ئەم ڕەوشەی ئێستا لە خۆڵکێت جارێ با بڵێم کە هیچ گومانێک نییە لەوەی ئەو هێرشەی حەماس ترندانترین هێرشی تیۆرکاری بۆ لایەن حەماسەوە هێرشێکی هاوشێوە ئەوانی داعش بوو لەم دەیان ساڵی ڕابردوودا لە سونگەی قەیرانی فەلەستینەکانەوە پێم وایە بەڕێوەبەرایەتەکەی بایدن ئاڵنگیری تریشی هەن هەرتەنها قەیرانی حەماس و ئیسرائیلەکان نییە بەڵام ئەم قەیرانە بژێنەری جیاوازی هەن جا لە ڕوانگەی کارکتەرەکانەوە یان ئەوەی ئەوڕۆ سبەی چی ڕوەدەن ئەمانە شتەگەلێک نین بتوانرێت بە ئاسانی کۆنتڕۆڵ بکەن ئەلبەتە هەرتەنها مەبەسم لە کارکتەرەکانی کەتی غەزەیان کەناری ڕۆژاوانیە بەڵکو بۆ نمونە کارکتەری وەک ئێران و لایەنگرەکانی ئێران وەک حیزبوڵای لوبنانی و هێزەکانی حەشی شعبی عێراق یانی کارکتەرەکان زۆرن کە دەتوان تەواوی پرۆسەکە تێک بن هەر بۆیەشە دەبین ئەمریکا هەوڵێکی بێوچان دەدات و پشتیوانێکی تەواوەتی ئیسرائیلیش دەکات بە پشتیوانی لەشکری شەو لە هەمان کاتژدا هەوڵی دابینکردنی یارمەتی و کۆمەکە مرۆڤایەتیەکانە بۆ فەلەستینیەکان بەڵام کۆنتڕۆڵکردنی ئەو توێ ئەو کارکتەرانی نییە کە پێشکەمێک ئاماژەم پێکردن جا لێرەدا کا دەتوانم بڵێم متمانە زۆر کەمە و لەوانەیە ئاراسەکان بە کەرخەیەکی خوازراودا نەڕۆن و ئەمەش وەها دەکات قورس بێت بۆ ئەمریکا تا فشار لە ئیسرائیل بکات بە هەمان شێوەش لە ئاوەها ڕەوشێکدا چاوەڕوان ناکە ئیسرائیلیش بەرسفێکی ئەرێنی هەبێت بۆ داواکاریەکانی بەڕێوەبەرایەتی ئەمریکا هەروەکو جۆمان لێبوو سەرۆک بایدن ئەماژە بەوە دەکا کە مەترسی زۆرە ئاگری ئەم شەڕە پەرەفسانێت و بە تایبەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرێتەوە تۆ ئەو ئەگەرە چەند دەبینی ئەمەش لە زۆر ڕوانگە و پرسیارێکی ئالۆزە بەپێی ئەو ئەگەرانی ئێستادا هەن کە لە پەیوەندی بە ڕۆژەکەەوە کارکتەرەکان ئەوەی بە ئاشکرا دیارن بریتین لە حەماس و ئیسرائیل هەندێک جاریش ناوی حیزبوڵا دێتارەوە پێم وایە زۆریشیان لە ئارادان کە ئەم شەڕا بڕات بەرەوە ئەوەی بێتە شەڕێکی ناوچێ و تەنان بە شێوەیەک لا شێوەکانش وەرپشەرخێت بۆ شەڕێکی جیهانی ئێستا و کاتەیە کە کارکتەرە دەوڵەتی و نادەوڵەتەکانیش دەیانێت ئەو ڕۆژە بۆ بەژۆندی خۆیان بەکاربێت بۆ نمونە کۆماری ئیسلامی ئیران کە چەندان ساڵە سەرۆکاری شەڕی بەلەبری دەکات لە چەندین وڵاتی ڕۆژهاتی ناوڕاستدا ئێستا دەسەڵاتدارانی ئێرانی وەهای دادەنێن باشترین کاتە بۆیان تا بتوانن کاریگەریەکانی خۆیان زیاتر بچەسپێن ناوچەکەدا ئێران بۆتە خاوەن کاریگەری یەکەم لە دۆسەی فەلەستینیەکاندا ئەمانە بێلەوەی دەتوانیت باڵا دەستیش بدات بە حیزبوڵا و با کەتایبی حیزبوڵا لە سووریا و میلیشیەکانی تیژ لە وڵاتانی تردا وڵاتی چین ئێستا لەو هەوڵەدایەوە کارکتەرێکی گرنگ لەم دۆسیەدا دەرکەوێت نەک کارکتەرێکی یەکلاکەرەوە بەڵام لەوانەیە کەشتی جەنگیش بنێرێت بۆ دەریای ناوەڕاست هەرچەندە دڵنیانیم لەوەی بێژینگ ئەوە بکات جا رووسیا تووشیا عەربستانی سعودیە قەتەر واتە کارکتەرە دەوڵەتیەکان زیاتر دەخواستن سوور لەم قەیدانە بین و بۆ بەژۆندی خۆیان بەکاری بێن هەر بۆیشە دەڵێم ئەمریکا کارێکی زۆر دەکات و تواناییە لەشکریەکەیشی دەباتە ئەو ناوچەیە نەبادا شتەکان بەرەو خراپتر و ئاڵۆستر بڕۆن دکتۆر سلێمان من دەگەڕێمەوە وڵات بە تایبەتی ژیان هەر لەم بەنامەیەدا دوو بەشی تایبەتمانەیەکیان لەسەر تورکیا و حەماس ئەوی تریشیان لەسەر ئێران و حەماس بەڵام ئێستا دەچین بۆ هەڵوێستی یەکێتی ئەوروپا یەکێتی ئەوروپا پشتیوانی خۆی بۆ ئیسرائیل ڕاگەیاندوو و دەژڵێ ئەو پشتیوانیە بە مانای پشتکردنە گەلی فەلەستین نییە و جیاوازی شەیە لە نێوان گەلی فەلەستین و چەکدارەکانی حەماسدا و هەموو هەوڵێکی خۆشی دەدا تا یارمەتی و کۆمەکە پێویستەکان بگەیەندرێنە گەلی فەلەستین. هیچ جیاوازیەک نییە لە نێوان پشتیوانی بۆ ئیسرائیل و کارکردن بۆ دابینکردنی پێداویستی مرۆیەکان بۆ فڵەستینیەکان. پێشتر قسەم لەگەڵ سکرتێری گشتی UN کردووە. پێم ڕاگەیاندووە لە ئەم ساڵدا یارمەتیە مرۆیەکانمان بۆ فڵەستینیەکان 3 هێندە لێ دەکەین. بێ لەوەش پردێکی ئاسمان لەگەڵ وڵاتی میسردا دروست دەکەین تا یارمەتیەکانمان بە خێرایی بگەنە غەزا. لە پەیوەندی داین لەگەڵ کاربەدەستانی میسریدا تا ئەو یارمەتیانە بگەیەندرێنە غەزە و کارمەندانیشمان لەوێن بۆ ئامادەکاریەکان. جا لەگەڵ ئیسرائیلەکانیشدا لە وتوویەشداین سەبارەت بە گەیاندنی ئاوی خواردنەوە بۆ غەزە کە هەم کارێکی گرنگە و هەمیش مافێکی بنچینەیی مرۆڤە. ئەوروپاییەکان هێشتا سوورن لەسەرەوەی چارەسەری دوودەوڵەتی باشترین چارەسەرە بۆ قەیرانی نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکان و هەروەهاش
بۆ ڕێگەگرتن لە لێکەوتە نەخوازراوەکانی ئەو شەڕە. لە ڕاستیدا هێرشە تیرۆرکاریەکانی حەماس دژ بە ئیسرائیل و دانیشتوانی ئیسرائیلیش سەرکۆنە دەکەین. جاختیش دەکەینەوە لە مافی ئیسرائیل بۆ بەرگری لە خۆکردن بە پێی یاسا نێونەتەوەیەکان و یاسا مرۆییە نێونەتەوەیەکانیش. وەک ئەوروپاش ئامادەکاریمان کردووە بۆ پشتیوانی مرۆیی بۆ ئەو خەڵکەی پێویستیانە. هاوکات وابەستەی شین بە پرۆسەی ئاشتیەوە تا ئاشتیەکی هەمیشەیی هەبێت لەسەر بنچینەی چارەسەری دوو دەوڵەتیەوە و هەروەهاش پشتیوانیکردن لە دەسەڵاتی فەڵەستینیەکان. یەکێک لە لێکەوتەکانی شەڕی حەماس و ئیسرائیلەوەیە نەیارانی جیهانی ئازاد بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن وەک ئەوروپاییەکان ئاماژەی پێدەکەن ئەو مەبەستەش بریتیە لە چەواشەکردنی ڕای گشتی لە جیهاندا. تەنها یەک وڵات هەر هیچ نەبێت بە ناڕاستەخۆ سودمەندە لەم بەرزبوونەوەی ئاستی توندوتیژیەکان. ئەو وڵاتەش رووسایە. رووسیا هەوڵ دەدات و هەر لە ئێستاشەوە دەستی کردووە بە هەوڵدان بۆ بەکارهێنانی ئەو ڕەوشە تا دژی یەکێتی ئەوروپا و هاوبەشەکانمان بەکاری بهێنێت. وەک ئەوەی نیشانی بدات خەڵکێک هەن لەم جیهانەدا داکۆچی لە فرەیی دەکەن. بەڵام لە هەمان کاتدا بانێک و دوو هەوامان نیشان دەدات جا بە نەکەوینە ئەو تەڵەیەوە. بێژگەلەوە ئەم قەیرانە لەناو ئەوروپاشدا لێکەوتەی تری هەن و یەکێک لەوانە کاردانەوەکانن لە نێوان لایەنگرانی هەردوو بەرەی قەیرانەکەدا. ئەوروپاییەکان ناخوازن هیچ کێشەیەک لە پەیوەندی بەو قەیرانەوە لە وڵاتەکانیاندا ببینن. بەبێ هیچ چەند و چوونێک پێویستە دڵنیابینەوەی یەکێتی ئەوروپا پارێزراوە لە مەترسیە تیرۆریستیەکان و هەروەها پێویستە دڵنیاش بینەوەی هیچ توندوتیژیەکی دژەجوو دژە موسڵمانیش ڕوونەدەن و شوێنە ئاینیەکانیش بپارێزین و هەموو هاوڵاتیان لە یەکێتی ئەوروپادا هەست بکەن بەوەی پارێزراون. جا تا بتوانین ئەوانە بکەین ئەوە پێویستمان بە هاوکاری زیاتری پۆلیسە. هەر بۆیەشە پێشنیاری زۆرم خستۆتە بەردەست و لەلایەن ئەنجومەنی ئەوروپاشەوە پەسەند کراون. پێویستە کاری زیاتریش بکرێت. دکتۆر سلێمان، هەم ئەمریکا و هەم یەکێتی ئەوروپاش یعنی هێشتا سوورن لەسەرەوەی کە چارەسەری دوو دەوڵەتی باشترین چارەسەرە بۆ قەیرانی نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکان. بەڕای تۆ دەرفەتێک ماوە بۆ ئەو چارەسەریە؟ پێم وایە هەمیشە دەرفەت هەیە، بەڵام کاتێک باز لەم جۆرە دۆسیانە دەکەین ئەوە بابەت هەن پێویستە دەست بەجێ کاریان لەسەر بکرێن و دواتر دەچینە سەر بابەتەکانی کا دەکرێت لە کاتێکی تودایانە درێژخاندا کارێن لەسەر بکرێن. پێم وایە چارەسەری دوو دەوڵەت باشترین چارەسەرە بۆ ئەم قەیرانە و ئەگەر نەکرا ئەوە دەشێت ڕوبەڕووی ڕەوشی زۆر قورستر ببینەوە لە ڕۆژهاتی ناوڕاستدا. جا لە پەیوەندی بۆ هێرشەی حەماس کە ڕۆژی 7 مانگیدا کردی پێم وایە بێت بەرزفی یەکێتی ئەوروپا بڕێ کێشمی تێدا بوو وەگەوەی هەندێک لە دوان و ڕاگەندراوی بەپەلا بڵاو کرانەوە. یەکێک لەوانە تایبەت بوو بەو یارمەتیانەی بۆ فەلەستینیەکان دابینکراون کاتێک ڕووداوێکیان قەیرانێک ڕوودەدەن پێویستە گوتارەکان بە وریایە دابڕێژرێن و هەستی خەڵکیش لە بەرچاو بگیرێت. مەبەستم لە خەڵک ناک حەماس و ڕێکخراوە تیرۆریستەکان. باو ڕێکخراوە تیرۆریستیانەی بەرپرسیارن لەو جۆرە هێرشانە. جا کاتێ و گوتارانە پەلەپەلی تیاکیە ئەوە پەیامەکان سەر لە تێکدەر دەبن پێش دەچێت ئەوە شکۆکار ببێت بۆ پاشەکشی ئەوروپایەکان لەو گوتارانەی پێشتر هەیان بووە ئەوەی باسی دەکەم پەیوەندی هەیە بە پرسیارەکەشەوە، چونکە کاتێک کاردانەوەیکی دەست بەجێ دەبین لە بەرامبەر ڕووداوێکی لە ناکاودا و ئەو کاردانەوەی کێشمی لەسەر بێت ئیدی چۆن دەتوانێت قسە لەسەر چارەسەری درێژخان بکرێت. ئێستا لە هەموو شتێک گرنگتر وابەستەییە بەم چارەسەریەوە، چونکە لە هەموو چارەسەریەکانی تر بەرجەستەترە. هەرچەندە لەم ڕەوشەدا پێم وانییە بکرێت، بەڵام باشترین چارەسەریە بۆ ئیسرائیل و فەلەستینیەکان نەک بۆ حەماس و جیهادی ئیسلامی. بەڵام ئەگەر حەماس و جیهادی ئیسلامیش بەم پرۆژەیە قایل نەبن بۆ چارەسەرکردن کەواتە چی لێ دێ؟ ینی دەوڵەتی فەلەستینی چ جۆرە بەهایەکی دەمێنێ لە ڕووی فەرمانڕەوایەتیکردن و لە ڕووی بەڕێوەبردنی کاروباری فەلەستینیەکانەوە؟ ئەمە کرۆکی دۆسیەکەیە و ئەمە ئەو پرسیارەیە کە هەموو کێشەکەی تیادا کۆکراوەتەوە. جا ئەوەی کە من باسی دەکەم بریتێ لە چارەسەریە درێژخانەکە. جاگەر حەماس و هاوشێوەکانی حەماس بچوو کرانەوە بۆ ئەندازەیەکی دیاریکرا و لەم کردە لەشکریاندا هەرچەندە نیشانەیەکی گەورەی پرسیار هەیە لەسەر ئەوەی ئایا وەهای لێ دێدیانە. ئیدی لەوانەیە کارکتەری تر ببینین سەر هەڵدەن. بەلای منەوە ئەوەی حەماس کردی کادانەوەی قورسی ناوفەلەستینیەکانیش هێنایارەوە، چونکە دەشێت دەرفەتێک برەخسرێت بۆ لایەنی تر یانیش تەنانەت گۆڕانکاری بێنتە ئاراوە. جا لە بیرمان نەچێت ئەگەر هەر گۆڕانکاریەک دروست بێت
ئەوە پێویستە ناو فەلەستینیەکان خۆیان دابێت و ئەلبەتە پێویستیشە ئەو گۆڕانکاریە لایەن کارکتەرەکیەکانیشەوە بەرز ڕابگیرێت و پشتیوانیشی لێ بکرێت. ئەوەی جێی نیگەرانی منە ئەوەیە ئەگەر ئەم کردە لەشکریانە درێژە بکێشن و زیانی گیانی زیاتری خەڵکی سیڤڵ هەبێت، ئەوە لەوانەیە ئەو ئەگەرەی باسی دەکەم بوونی نەمێنێت، چونکە کاتێک باز لە مردنی هەزاران کەسی سیڤڵ دەکەین ئەوە ئەو جۆرە ڕێوشوێنە توندانە دەبنەمایی لە دەستدانی هەموو ئەگەرە ئەرێنیەکانی باز دەکرێن. مەبەستم لەسەر هەڵدانی لایەنی ترا جیاواز لە حەماس و جیهادی ئیسلامی. بەڕای تۆ ئەگەر بێت و ئەم شەڕە درێژە بکێشێ و ئیسرائیل بەردەوام بێ لە بردومانەکانی خۆی و زیانی گیانی سیڤڵ لە کەرتی غەزە زیاتر بن، پێت وایە ئیسرائیل بتوانێت درێژە یاخۆ یەکێتی ئەوروپا درێژە بە پشتیوانیەکانی بدا، نەگەر یەکێتی ئەوروپا گیانی ئازاد بە گشتی پشتیوانی ئیسرائیل بکەن ئەگەر بێت و ژمارەی زیانە گیانیەکان لە خەڵکی سیڤل لە ناو دانیشتوانی کەرتی غەزەیە لە شوێنەکانی تریشدا بۆ نمونە کەناری ڕۆژاوە زیاتر بن. پێم وایە پشتیوانەکان بەردەوام بن تا ئاست و ئەندازەیەکی دیاریکراوە. جا هەر بەڕاستی ئەگەر ئەم شەڕە درێژە بکێشێت و هەر بەردەوام بێت و وەک تۆ ئاباشە پێکرد زیانی گیانی خەڵکی سیڤڵی زیاترە بێت، ئەوە لەوانەیە کاری تونتر لەلایەن خەڵکی تری دەرەوەی ناوچەکەش ببینیت. لەو ڕوانگەیەوەی دۆسی فەلەستینیەکان زیاتر مۆچی نێونەتەوەیی وەرگتووە بە بەراورد لەگەڵ پێشتردا. بەڵێ لەسەر ئاسی نێونەتەوەیی بازەکرا، بەڵام ئەو کادانەوە جیهانی ئێستا هەیە لەسەر کوژانی خەڵکی سیڤڵ لەوانەیە لایەنی تری نێونەتەوەیش بۆ خۆیانی بەکار بهێن. بۆ نمونە ئەگەر هێرشێکی تیرۆرکاری ڕوودا لایەن هاوپەیمانەکانی ئەلقاعیدا یان هاوسۆزەکانی داعشەوە لە ئەوروپا یان لە هەر شوێنێکی تری ئەم جیهانەدا، ئەوە ئیتر دەمانبات بەرەو شێوانێکی تر. جا دەگەڕێمەوە سەر پرسیارێکی پێشوت لەم بەرنمەیەدا کاسەبات بە ئەگەری پەرەسەندنی ئەم قەیرانە بوو ناوچەکانی تریش دەگرێتەوە یان نا. جا هەر بەڕاستی دەشێت ئەوە ڕووبدات بەهۆی دەوڵەتەکانەوە؟ نا، بەڵکو بەهۆی کارکتەران نادەوڵەتەکانەوە وەک هاوسۆزەکانی ئەلقاعیدە و داعشەوە. پێم وایە ئەمە ئەو ساتەوەختەیە کە دەیانویست و چاوەڕوانیشی بوون. هەر بۆیە بە پێویستی دەزانم کە ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ڕێکخراوە جیهانەکانی تریش فشار بخەنە سەر ئیسرائیل و بگەن چارەسەر یەک تا حەماس و جیهادی ئیسلامی لە پەراوێز بنگێن و دوور بخرێنەوە. ڕاستە ئەمە قورسە بکرێت چونکە بەوتن ئاسانە، بەڵام لە ڕووی کردداریەوە ئاڵۆزە. من دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی سێمی بەرنامەکەمان. تورکیا سەرکۆنەی ڕێوشۆنەکانی ئیسرائیل دەکات بۆ پاراستنی ئاسایش لە وڵاتی خۆیدا و هەموو ئەو ڕێوشۆنانەش بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دادەنێت. بە هەموو وڵاتانی جیهان دەڵێن بەڕێنی وزەی ئەلکتریک و ئاو خواردن لە 2 ملیۆن کەس لە ناو 360 کیلومەتری دووجادا گیریان خواردووە پێشێلیکردنی هەر سادەترین مافە بنچینەکانی مرۆڤە. نەهارەوەندا بەڵکو سەرزەنشتی سیاسەتمەدارانی ئەمریکاییش دەکات. ئەڵبەت وەک ئاماژەیەک بە سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ئیسرائیل و پرسیارێکی تەنز ئامێزیش لە ئەنتۆنی بلینکن دەکات. İsrail'e Dışişleri Bakanı sıfatıyla değil. بلینکن دەڵێ سەردانی ئیسرائیلی کردووە بە جوویەک نەک کاربەدەستێکی کاروباری دەرەوەی. ئەمە چ جۆرە سیاسەتێکە؟ چ جۆرە سەردانیەکە؟ باشە ئەگەر دژەبارەکانتان بڵێن من وەک مسلمانێک سەردانی ناوچەکە دەکەم، چی دەڵێن؟ لە پەیوەندی بە ڕێوشۆنە ئاسایشەکانی ئیسرائیلەوە بۆ پاراستنی ژیانی خەڵک و هەروەهاش بەرسەوی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەر پێگەکانی حەماس لە کەرتی غەزە، ئەنکەرە دەوڵەتی جوو بچووک دەکاتەوە و دەڵێت ئەوەی ئیسرائیل دەیکا کەی دەوڵەت شتی وا دەکات، بەڵکو ڕێکخراوێک ئەو کارانە دەکات. هێرشە نەگونجاوەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە کە هیچ پاڵپشتیەکی ئەخلاقی تێدا نییە، وها دەکەن ئیسرائیل بخرێتە پێگەیەکی نەخوازراوەوە کە هەرگیز چاوەڕوانی نەکردووە لە بەردەم چاوی کۆمەڵگەی نێونەتەوەییدا وها لێ بێت. بردومانکردنی شوێنە سڤیلەکان و کوشتنی بە بەرنامەی خەڵکی سڤیل و ڕێگەگرتن لە بار هەڵگرەکانی یارمەتیەکان دەگوێزنەوە بۆ ناوچەکە لە سەروی ئەوانەشەوە هەموو ئەو شتانە وەک دەستکەوت باسییان دەکات. جا ئەمە ناچێت هیچ خانەیەکەوە تەنها وەک ئەوەیە ڕێکخراوەیەک بێت نەک دەوڵەتێک. ئەنکەرە جەخت دەکاتەوە لەوەی هاوهەڵوێستن لەسەر چارەسەری دوو دەوڵەتی
نکۆڵی ناکرێت لەوەی لەم چارەسەریەدا ناکۆچی گەورە و قوڵیشان لەسەر وردەکاریەکانی و ئەمەش بە بەشێک لەوەدا دەنرێ تا ئێستا ئەنجامێکی ئەوتۆی نەبووە. جموجۆڵەکانی ئیسرائیل وەک دروستکردنی ئۆردۆگەکانی نیشتەجێبوون و ئەو ڕوژاندانەی دەیانکات لە قودس و لە مزگەوتی ئەلەقسا و ئەو دەستدرێژیانی دەیانکات هەر هەمویان بوونە تەمایەی قوڵکردنەوەی داگیرکاری. تەنها چارەسەریەک بۆ ئەم بابەتە بریتیە لە چارەسەری دوو دەوڵەتی واتە دامەزراندنی دەوڵەتی فەڵەستینی لە قودس و لەسەر بنشینەی سنوورەکانی ساڵی 1967 و پایتەختەکەشی قودسی ڕۆژهەڵات بێت. لە نێوەندە نێونەتەوەیەکاندا وڵاتی تورکیا داوا دەکات ئیسرائیل وابەستە بێ بە ڕێو شوێنە نێونەتەوەیەکانەوە و هەروەهاش دەیەوێت ئەو ئاماژەیەش بدە کە ئەگەری پەرەسەندنی ئەم قەیرانە لە ناوچەکەدا لە ئەستۆی ڕێکخراوی حەماسدا نییە. دەمەوێت جارێکی تریش جاق بکەمەوە لەوەی داوا لە ئیسرائیل دەکەین وابەستە بێت بە بەهامرۆیەکان و یاسا نێونەتەوەیەکانەوە و هەروەهاش ڕێگە بگرێت لە پەرسەندنی پێکدادانەکان. ئێمە قایل نابین بە ئاوارەبوونی فەڵەستینیەکان و ناردنیان بۆ میسر. ئێمە دژی ئەوەی شین و لەگەڵ وڵاتی میسردا هاوڕاین. دکتۆر سلێمان ئەم شەڕە لە بەرژەوەندی تورکیایەیان نا؟ پێم وایە کەوتوتە سەر چەند پرینسیپێک. یەکێکیان ئەوەیە چەند هەڵوێستێکی نەرێنی حکوومەتی ئەنکەرەمان بینین لەسەر ڕووداوەکانی ئێستا. هاوکات فشاری جەماوەرەکەی ڕەجەب تەیب ئەردۆغانیش دەبینین کە بڕیاری گربوونەوەیەکی گەورەیان داوە بۆ پشتیوانی لە فەلەستینیەکان. پشتیوانی گەلی فەلەستین یا پشتیوانی حەماس؟ گربوونەوەکە بۆ پشتیوانی فەلەستینەکانە بێت، بەڵام تۆمارەکان نیشانمان دەدەن کە پەیوەندێکی تۆکمە هەبوو لە نێوان تورکیا و حەماسدا. پێشم وایە هۆکاری ئەوەی تورکیا تاڕادەیەک بێدەنگە لەم قەیراندا دەگەرێتەوە بۆ ئەو تۆماری پەیوەندیانە. خاڵێکی تریش لەسەر هەڵوێستی تورکیاوەیە ئەنکەرە نایەوێت تەلەڤیڤ تووڕە بکات لەبەر ئەو نزیک بوونەوەی لەم چەند ساڵی ڕابردووەدا هەیان بووە. جا لەم 10 ساڵی ڕابردوودا هەر قەیرانێک هەبوو بێت بە شێوەیەک لە شێوەکان سوودی گەیاندووە بە تورکیا و حکوومەتی ئەنکەرە سیاسەتی خۆی بەو پێیە گۆڕیوە لە بەکارهێنانی هێزی نەرمەوە یان دیبلۆماتیەوە بۆ هێزی لەشکری و بەکارهێنانی میکانیزمی وەکو شەڕی بە لەبری. ئەمەش وهای کردووە کە زیانی گەورە بدات لە سیاسەتی دەرەوەی تورکیا. جا لە پەیوەندی بەم قەیرانی ئێستا و تورکیا لەم چەند ساڵی ڕابردوودا وەک بڵێ لە پەراوێزدا بووە. ئێستاش دەشێت ئەنکەرە ئەم قەیرانە بەکاربهێنێت تا پێگەی خۆی لە ڕۆژهاتی ناوەڕاستدا بگەڕێنێتەوە. بەڵام ئەنکەرە دەبێت کاری زۆر زیاتر بکات. بەڵام نازانم سەرکەوتووە بێیانە. ئەنکەرە ئەم قەیرانی لە سووریادا بەکارهێناوە دژ بە کورد، چونکە کاتێک قەیرانێکی لەم شێوەی حەماس و ئیسرائیل ڕۆدا ئەوە دۆسیەکانی تر دەچنە خاڵی دوو هەموو سێمەوە. هەر بۆیشە دەبین تورکیا دەرفەتەکە دەقۆزێتەوە تا فشاری زیاتر بخاتە سەر پێدا. لە پەیوەندیش بە فەلەستینیەکانەوە ئەنکەرە دەیەوێت ها خۆی نیشان بدات کە خۆی دوور دەگرێت لە حەماس، بەڵام لە هەمان کاتیشدا دەستبەرداری ئەو سیاسەتان نابێت کە هەیەی. هەر بۆیە ڕۆژێکی ئاڵۆزە بۆ ئەنکەرە. جا لە پەیوەندی بە دانیشتوانی کورد لە سووریادا ئەمە جۆمان لە زۆرێک لە کاربەدەستانی تورکیا بۆ لە ئەنکەرەوە کە جەخت دەکەنەوە لەوەی لە هەموو ژێرخانێکی ناوچە کوردنشینەکانی سووریادەن ئەڵبەت و خۆیان دەڵێن بۆ لێدانی تێرۆریزمە. بەڵام لە هەمان کاتیشدا هەنگاوێکی وەکو ئەوەی ئیسرائیل دەیگرێتە بەر بۆ پاراستنی ئاسایشی خۆی بە پێشەلکاری لە مافەکانی مرۆڤ دایدەنێ. جا پرسیارەکە ئەوەیە ئەم جۆرە سیاسەتی بانێکە و دوو هەوایە بۆ تورکیا دەچێتە سەر دەتوانێت بەردەوام بێت لەسەری؟ ڕێک ئەمە ئەو بابەتەیە دەمیز باسی کەم. تورکیا تەواوی سیاسەتە دەروەکانی خۆی گۆڕیوە و هاوشێوەی ئێران کارەکە. لە سووریا لایەن بۆ خۆی دروست دەکات. سەرەتا سیاسەتی تورکیا لە سووریادا هەر بۆ تجارەتی کردنی کورد نەبوو، دەشویست لایەنی تریش دروست بکات سەر بە تورکیا بن. جا با بگەڕێمەوە سەر پرسیارەکە. نەخێر ئەم سیاسەتە دووفاقیە ناتوانێت درێژە بکێشێت، بەڵام بەردەوامیش دەبێت لەو جۆرە گوتارانە هەیەی. تورکیا وەک ئاماژەم پێکرد هەوڵ دەدا سوور لەم دەرفەتە وەربگرێت و بزانێت چۆن دەتوان جایەکتر بەهۆی ئەم قەیرانەوە پێگەی خۆی لەگەڵ ئەو وڵاتانی ڕۆژهاتی ناوەڕاستدا بگەڕێنێتەوە کە ڕەخنە و ناڕزایان هەیە بەرامبەر ئیسرائیل وەک عەرەبستانی سعودی و میسر. سەبات بە کوردیش ئەنکەرە بەردەوام دەبێت لە هێرشەکانی و سیاسەتی بەکارهێنانی لەشکر بەبێ گوێدانە ئەوەی کێ ڕەخنا لەو سیاسەتەی تورکیا دەگرێت یان چ جۆرە ڕەخنەیەکیشی لێ دەگیرێت. جا و کاتی ئەمریکا درۆنێکی تورکیای تێکشکان لە سووریادا ئەوە پەیامی بەڕێوەبەراتەکەی بایدن بوو بۆ ئەنکەرە کە ئەمە ئەو هێڵەیە و بۆ نییە تێیپەڕێنی. جا ئەو دیمەنە سایکۆلۆژیەی ئەم قەیرانی ئێستا دروستی کردووە
وها دەکات وڵاتەکانی وەک تورکیا یاخود ئێران سوود لە ڕەوشەکە ببینن. زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ لە زۆرێک لە سیاسەتەکانیە ڕەجەب تەیب ئەردۆغان ڕێک پێچەوانەی هاوپەیمانە ڕۆژاواییەکان و بۆ تەنانەت هاوپەیمانێتی ناتۆشە بۆ نمونە لە پشتیوانیکردنی حەمازدا کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکە سەرکرد لە باڵاکانی حەماز لە تورکیان هەموو جۆرە یارمەتیەکیش دەدرێت ئەوروپا یا ئەمریکا یا جیهانی ڕۆژاوا توانێت چی بکە. پێم وایە کاتی حکوومەتێ بریان لە سیاسەتی دەروی خۆیدا سەیری ڕەوش و بەرژەوەندەکانی ئەکات جا کێشەی ئێستای ئەم سیاسەتە دەرەوەیەی تورکیاوەیە کە بۆتە میراگرینەتەوە پەرستی و ئیسلامی سیاسی ئەمەش بۆ یەکەمین جارە لەم چەندان ساڵی ڕابردوودا لە مێژووی کۆماری تورکیادا ئاوەها سیاسەتێکە بێت. بێگومان ئەمەش وەک کێشەیەکە کە دەبێت وڵاتەکە سەرسەدای لەگەڵدا بکات. کاتێ رەخنە گیرا لە سیاسەتی تورکیا لەسەر ئۆکراین ئەنکەرەوتی ئەوە هاوسەنگیە بەڵام هیچ هاوسەنگێکی تیا نەبوو بەڵکو زیاتر سیاسەتێکی سەر بە رووسیا بوو. وەک دەرزانین کێشەشی لە ناو ناتۆدا دروست کرد ئەمریکا و ئەوروپاش دەفەتی کەوتویان لە بەردەستدانیە شتێک بکەن بەرامبەر تورکیا چونکە پێویستیان بە تورکیا و هاوپەیمانیشانە لە ناتۆدا. لە هەموو شتێکی زیاتر کە گرنگە بەلامەوە بریتە کە گەلی تورکیا کە هەر هەموو گەلی تورکیا پشتیوانی لە ئاوەها سیاسەتێکی حکوومەتەکان ناکەن بەڵام لەسەر پەیوەندەکانی حەماس و تورکیا لەوانەیە کاردانەوەی قورستر ببینی ئەگەر بەڵگەی پشتیوانی و ئەو شتانە بکەونە بەردەست کە دەشێت هەش بن ئەوە ڕێگە و ڕێوشوێن یان میکانیزمی تر دەگیرێتە بەر. پێشم وایە پێویستە ئەمریکا و یەکێتی ئەوروپاش ئەو ڕێگانە بگرنە بەر. لەسەر بوون و نەبوونی بەڵگە ئەلبەت بەرامبەر بە ئێرانی لە جیهانی ڕۆژاوادا وها دەگوترێت دەڵێن هێشتا بەڵگە نییە لە یاخو بەڵگەیکی کۆنکریتی نییە لە بەردەستدا کە ئێران ڕاستەوخۆ دەستی هەبوو بێت لەو هێرشەی حەمازدا هەر چۆنێک بێ من دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی کۆتایی بەرنامەکەمان. کۆماری ئیسلامی ئێران وەک زۆرێک جەختی لێ دەکرێتەوە دەستێکی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆی هەیە لە قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. تاران هەموو جۆرە پشتیوانیەک لە حەماس دەکات و ئێستاش بە ناوی گەلی موسڵمانەوە لە جیهاندا ئاگاهی دەدا بە جیهانی ڕۆژاوا. ئەگەر چنانچە این جنایەت ئێدامە پێدا کنێ ئەگەر ئەم تاوانە بەردەوام بێت ئەوە موسڵمانان و هێزەکانی بەرگری پش و درێژیان نامینێت و کەسیش ناتوانێت ڕایان بگرن. دەبێت ڕۆژئاوا ئەمە بزانێت و ناشبێت وها چاوەڕوان بکرێت هەندێک کەس دەتوانن ڕێگا بگرن لەوان تا ئەمە بکەن و نەیکەن. هیچ کەسێک ناتوانێت ڕایان بگرن کاتێک پش و درێژیان نامینێت. ڕابەری باڵای کۆماری ئیسلامی هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر بنکە و بارەگاکانی حەماس لە کەرتی غەزە بە هێرشکردنە سەر خەڵکی سیڤڵ دادەنێت و دەشڵێ کوا چەند کەسی سیڤڵ لە ئیسرائیل کوژراون. ئێترازژۆن این بوده کە هەندێک لە وڵاتانەی پەیوەندیان کردووە بە ئێرانەوە گازاندەیان کردووە لەوەی بۆچی فەڵەستینیەکان خەڵکی سیڤیلیان کوشتووە. یەکەم ئەوە ڕاست نییە چونکە ئەوانەی لە ئۆردگاکانی نیشتەجێکردندان خەڵکی سیڤیل نین و هەر هەموویان چەکدارن بەڵام باوەهادا بنێن خەڵکی سیڤیلن. چەند کەسیان لێکوژراوە. ئەم ڕژێمە سەپێنراوە سەد بە بارتەقای ئەو ژمارانە خەڵک دەکوژێت ژن و مناڵ و گەنج و خەڵکی بە تەمەنی سیڤیلیش دەکوژێت. سەرۆکی ئێرانیش بە ناوی جیهانی ئیسلامیەوە ئاگاهی تۆڵەکردنەوە دەدا. ئەم ئاگاهی دانەش لە کاتێکدایە هەوڵەکان بەردەوامن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیسرائیل بە هەردوو جیهانی عەرەبی و ئیسلامیشەوە. شما بدانید بەهۆی ئەو تاوانانەی لە فەڵەستین و لە غەزە کراون جیهانی ئیسلامی تۆڵەیەکی زۆر بە زەبر لە تاوانباران دەکاتەوە. دەسەڵاتدارانی ئێران بە ئاشکرایی و بە ڕاشکاویش داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکەن تا دەوڵەتی ئیسرائیل فەرامۆش بکرێ لە ڕووی سیاسی و ئابووری و دارایی و کۆمەڵایەتیشەوە. گەلی ئێران و کۆمەڵگەی ئیسلام لە سەرانسەری جیهاندا و گەلانی ئازادی خوازیش داوا دەکەن هەموو پەیوەندیەکی سیاسی لەگەڵ ڕژیمی زایۆنزمدا نەمینێت و باڵوێزخانەکانیان دەربکرێن و باڵوێزخانەکانیشیان دابەخرێن. وەها چاوەڕوان دەکەین ئەو وڵاتە ئیسلامیانەی پەیوەندیان هەیە لەگەڵ ڕژێمی زایۆنیزمدا دەستبەجێ پەیوەندیەکانیان بپچڕێنن و باڵوێزەکانی ئیسرائیلیش دەربکەن و دووهەم هەناردەکردنی نەوت بۆ ئیسرائیل و هەر پرۆژەیەکی تری نێوان وڵاتێکی ئیسلامی و ئیسرائیل دەبێت دەستبەجێ ڕابگیرێن. دکتۆر سلێمان لە وەڵامی پرسیاری پێشووە کە سەبارەت بە تورکیا قسەمان دەکرد ئاماژە بۆ کرد یعنی هێشتا بەڵگەیەکی کۆنکریتی
ئەو تۆ لە ئارادا نییە بیسەلمێنە پەیوەندی نێوان تورکیا و حەماس هەیە و پەیوەندیەکانیش لە ئاستی جۆرا و جۆردان. ئەی بۆ ئێران ینی پێ دوایە بەڵگەیەکی کۆنکریتی نەبێ نە ئێران دەیشارێتەوە پشتیوانی لە حەماس دەکا نە حەماسیش ئەیشارێتەوە کە پشتیوانی لە ئێران وەردەگرێ. سەرتا باش شتێک هەیە ڕوونی کەمەوە چەندان ساڵە پەیوەندیکی تۆکمە هەیە لە نێوان حەماس و تورکیادا، بەڵام من باسم لە پەیوەندی بووە بەو هێرشەی حەماس کردی. جا ئەگەر هەر بەڵگەیەک هەبێت ئەوە بابەتەکە جیاواز دەبێت لە زۆر ڕەهەندەوە. سەبارەت بە ئێران تاران سیاسەتێکی سەیر و گرنگی هەیە، ئەو سیاسەتی بەکارهێنانی بەلەبریە، سیاسەتێکی دەگمەنە. با سەیری لوبنان بکەین، حیزبوڵای داناوە لەوێ، با سەیری عێراق بکەین، زۆر میلیشای جێگیری کردووە لەوێ. لە ئەفغانستان و پاکستانیش هێزی سەر بە ئێرانی دانا، تەنانەت لە تورکیاشدا هێزی هەیە، بەڵام وەک حیزبوڵا و ئەوانی تر نییە. ئێران خەڵکی تورکی بەلای خۆیدا ڕاکێشاو بۆ کۆکردنەوەی زانیاری و ئەنجامدانی هێرشی تیرۆرکاری. حکوومەتی تورکیاش لەو بابەتەی پەردەپۆش کردووە و بە دوواداچوون و لێپۆچینەوەی لەسەر ناکات. ئەلبەت ئەمەیان بابەتێکی ترە. جا بەڵێ ئێران پەیوەندیەکی زۆری هەیە بە حەماسەوە. جا باش شتێک هەیە باسی بکەم لەم چەند ڕۆژەی ڕابردوودا وێنەیەکی سەیری بڵاو کرایەوە تێدا وەزیری دەروی ئێران و ئیسماعیل هەنیە ڕێبەری سیاسی حەماس لەو وێنەیەدا بوون و پێدەکەنێت. جا لەو وێنە سەیرەدا تێدەگەم بۆچی وەزیری دەروی ئێران پێدەکەنێت، بەڵام تێنەگەیشتم لەوەی ئیسماعیل هەنیە بۆچی پێدەکەنێت لە کاتێکدا سەدان هەزار فەلەستینی لە ڕەوشێکی ناهەمواردا. پەیوەندەکانیان زۆر و حەماس بۆتە ڕێکخراوێکی هاوشێوەی داعش و جیهادی ئیسلامی. وە خۆشت دەزانی من کار لەسەر دۆسەی تیرۆریزمەکەم. ئەو تاکتیکانی حەماسیش بەکاریان دەهێنێت، ڕێک هەمان ئەو تاکتیکانن کە لایەنەکانی سەر بە ئێران بەکاریان دەهێن و لە ئێرانیش مەشق و ڕاهێنانە پێکراوە. هەر بۆیە ئەو پەیوەندی نێوان ئێران و حەماس هەر تەنها لۆژیکی نییە، یان پەیوەندی مەشق و ڕاهێنان بێت، نا، بەڵکو چۆتە خانەی هاوبەشی لە ڕوانینەکان و لەوێشەوە بۆتە وابەستەی ئایدۆلۆژی. بەشەگەر ئێران نەبووایە حەماس دەبوو، ینی بەڕای جەناب ینی پرسیارە بۆیە دەکەم لەناو کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە قسەیەکی باوە. ئەڵێ ئەگەر بتێ لە مەترسیەکانی مار ڕزگاربی نابێت لە کلکەکەی بدەیە بێت لە سەری مار بدەی سەری پان بکەیتەوە. ئەی بۆ جیهانی ڕۆژاوە ینی هەنگاوێکی لەو شێوەیان نییە بەرامبەر بە ئێران یا بە هەر شوێنێکی تر کە پشتیوانی لە ڕێکخراوێکی وەکو حەماس یا هاوشێوەکانی حەماس بکات. ئەمە پرسیایکی زۆر قوسە و فڕە هەندیشە. جا لە ڕوانگەی قەیرانەکانەوە ئێستا دوو بەرە هەن. یەکێکیان لەگەڵ ئەوەدا کێشەی ئێران بە لەشکری چارەسەر بکرێت، بەرەکەی تیژڕای پێچوانەی هەیە و پێم وایە بەڕێوەبەراتەکەی بایدن لە بەرەی دووهەمیانە لە بەرامبەر ئێراندا. جا لە بیرمان نەچێت ئەگەر بێت و لە ڕێی بەکارهێنانی هێزەوە سەودا لەگەڵ ئێراندا بکرێت، ئەوە لەوانەیە بڕوات بەرە و شەڕێکی جیهانیانە، چونکە رووسیا چاوەڕوانی ئاوەها قەیرانێکە. لەوانە شەوڵاتی چین هەمان هەڵوێستی هەبێت و ئەو وڵاتانەوە هاشتای خێنە ڕوو کە دەیانوێت ڕێگە بگرن لەسەر هەڵدانی ئەو جۆرە قەیرانانە. خاڵێکی تریژەوەیە ئێمە باس لە وڵاتێکین کاوە بەرهێنانی لە هێزەکانی لانگریدا کردووە لە ڕێی هێزی قودسی سەر بە پاسدارانی شۆڕشی ئیسلامیەوە. ئەو هێزی قودسە لە زۆر وڵاتدا کارەکات. ئەو نمونەی پێشتر باسم کرد بۆ ڕاکێشانی خەڵکی تورک. ئەوە یەکێکە لە کارەکانی ئەو هێزە تا خەڵک ڕابکێشێت و دژ بە کاربەندانی باڵوێزخانەکانی ئیسرائیل بە بیان جوڵێنێت. لە لوبنان بۆ نمونە با شێوازێکی جیاواسی کارەکات. ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێستادا خەریکە گەر بگرێت و ئەمریکاش نایەوێت بەرەیەکی تر بکاتەوە، یان با بڵێم دەیەوێت ڕێگە بگرێت لەوەی ئاستی پشێوی ئاڵۆزیەکان زیاتر بن. جا ئەگەر ئاوە هاشتێک ڕوو بدات ئەوە نابێتە هەواڵێکی باش بۆ هیچ لایەک و بەتایبەتیش بۆ ئیسرائیل و فەلەستینەکان و هەروەهاش بۆ خەڵکی ناوچەکەش، چونکە کارساتی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت. دەرهێنەری بەنامە پێمەڵی کاتمان نەماوە زۆر بە کورتی ئەمەم پێ بڵێ ئەگەر تورکیا دەستێکی ڕاستە و خۆی نەبوو بێت و هێشتا بەڵگەکان دەرنەکەوتون بۆ ئێرانیش بە هەمان شێوە ئەی رووسیا پێ دوایە رووسیا لە پشتی ئەو هێرشەوە بوو بێ بۆ لابردنی سەرنجەکان لەسەر شەڕی ئۆکراین و هەنگاونان بەرەو پێشەوە لەو ئامانجانەی کە رووسیا هەیەی. هیچ بەڵگەیەک لە ئارادا نییە، بەڵام رووسایەکە لە وڵاتانەی سوودمەندی سەرەکیە لەم خەیرانەدا. زۆر سوپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. سوپاس و بێزانینم. Thank you very much, Dr. Sleman. Thank you.
ئەلبەتە عزیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێ ساڵح حەسەن فەرموون هەر لە خۆشیە جێتان بێت.